بینەرانی بەڕێز سڵاوتان لێبێت. جوڵانەوەی ئیسلامیەکان لە کوردستان لە کۆتایی هەفتاکان و سەرەتای هەشتاکاندا کە سەرەتای سەرهەڵدانی ڕەوتی سیاسی ئیسلامیەکانی کوردستان بوو لە چەند ڕەوتێکی جیاوازدا خۆی بینیەوە کە ئەوانیش بزوتنەوەی پەیوەندی ئیسلامی و زانایانی ئیسلامی کوردستان و دواتریش هاتنەکایی بزوتنەوەی ڕاپەڕینی ئیسلامی و بزوتنەوەی ئیسلامی کە لە دوجاردا هەردوو لایەشیان گرت و بزوتنەوەی یەکبوونی ئیسلامیان پێجێنا. ئیتر لێرەوە کێشە و ململانێ و ناخوێشەکانی نێوان باڵی مەلا عەلی عەبدولعەزیز و باڵی مەلا کرێکار و باڵی عەلی باپیر دەستی پێکرد و هەریەکیان بە تێڕوانینی جیاواز و لە لای خۆیەوە دەویست هەیمەنە و باڵەدەستی خۆی زیاد بکات و دەست بەسەر حیزبەکەدا بگرێت بۆ تێگەیشتنی زیاتر لە سیاسەتی باڵ و باڵە سیاسیەکانی نێو بزوتنەوەی ئیسلامی و تەواوی کێشە و ئینشیقاق و ململانێ و پەیوەندیە و خۆی و دەرەکیەکانی ئەم پارتە ئیسلامیە بۆ تەواوکردنی ئەم تەوەرانە و قسە لەسەرکردنیان بەردەوامین لەگەڵ بەڕێز ئیحسان مەلا عەلی عەبدولعەزیز دامی سەرکردایەتی و بەرپرسی پەیوەندیەکانی دەرەوەی بزوتنەوەی ئیسلامی. کاک ئیحسان ژیان دووبارە بەخێر بیت بۆ تەواوکردنی تەوەر و گفتوگۆکانمان. دەمەوێت هەندێک لە تەوەرەکانی پێشوو ئاماژە پێ بکەمەوە کە فریای ئەوە نەکەوتین تەواویکن ئەویش ئەوە بوو کە ئێوە شانازیتان بە زۆری هێزی چەکداری خۆتانەوە کرد بەڵام قسەیە لەسەر بزوتنەوە هەیە کە بزوتنەوەی ئیسلامی لە ڕووی سەربازیەوە بردیوە و لە ڕووی سیاسیەوە دۆڕاندی لەم بارەیەوە چییە؟ وڵێ طبعا ئێمە وەکو خۆمان بەش بە حاڵی خۆمان هەر لە بیدایەتەوە کە هاتین ئێمە توانیمان تا حدێکی زۆر تەسیراتێک بکەین لەسەر وڵاتە عەرەبیانە سیاسیەن و زۆرینەی زۆری ئەو مەسئولە باڵایانەی لە وڵاتە عەرەبیان ناهەیە توانم وەکو بڵێن وەکو کوردێک ئێمە یەکەم کەس بووین وەکو بزوتنەوەکم بەڕێز مامۆستا مەلا عەلی مامۆستا مەلا عوسمان کە چوونەتە سعودیە و لەگەڵ هەر لە مەلیک فەهدەوە بیگرە تا ئەگاتە بڵین ئەو کاتە ئەمیر عەبدوڵڵا و مقرین و ئەوانە هەر هەمویان کە بینراون و بەحسی وەزعی کوردیان بۆ کراوە و لەگەڵ زۆرینەی زۆری ئەو بەرپرسانە و لە ئەوروپاشە ئێمە هەر لە کاتی ڕەوەکە لەو کاتە ئێمە نامەمان تەوجیهی ڕئیس وزرای بەریتانیا کردووە کە پێمان وتووە ئێوە هیچتان بۆ ئەو میلەتە نەکردو و ئایسە لەم کاتا و زۆر خەتەرناکە واتوان بە دۆکیمنتیش پیشانی بن کە ئەوە نامەیەک لە بەردەستانایە کە چۆنی ڕئیس وزرا لە ڕێگەی ئێمەوە ڕئیس وزرای بەریتانیا بە خەتی خۆی بە ئیمزای خۆی ئەو وعدەی پێداین کە بە هەموو شێوەیەک پاڵپشتی گەلی کورد بکە و پاڵپشتی ئەوە بێکەت حتا تەیارەکان بڕۆن بۆ تورکیا و لەوێەوە یارمەتی ئەو میلەتە بن و بە هەموو شێوەیەکیش منتیقەیەکی ئامین دروست بکەن بۆ گەلی کورد. ئێمە بە هەموو شێوەیەک ئەو شتانەمان کردووە لە دەرەوە لەگەڵ ئومەمی متحیدە لەگەڵ حکوومەت ئەڵمانیا بەریتانیا لەگەڵ ئەمریکا چەندەها جار ئێمە چوین لەوێ لەگەڵ وەزارەتی خارجی ئەو وڵاتانە هەر هەمووی قسە و گفتوگۆمان کردووە و لە هەموو دانیشتنەکانی معارەزەی عێراقیشا ڕۆڵێکی ئەساسیمان بووە هەر لە دروستبوونی بڵین هەر لە مؤتەمەری بەیروتەوە تا ئەگاتە مؤتەمەری ڤێنا تا هەموو لە عالەمی ئیسلامیشە طبعا هەر لە ساڵی 92 کە مؤتەمەرێکی ترکرا لە شاری کەنساسیتی کە زیاتر لە 40 وڵاتی ئیسلامی لەو کاتا لەوێ بەشدار بوو زۆرینەی ڕەئی عالەمی ئیسلامی بەرەو ئەوە بوو کە دیفاع لە سەدام حوسێن بکەن بە تایبەتی کە ئەمریکا ڕۆشت بووە عێراق و ئەو ڕۆڵەی دی بوو حتا مجموعەیە کوێیتی سعودی لێبوو نەیانەوێرا بڵێن ئێمە کوێیتی سعودین لەبەرەوە ئیتیجاهی زۆرینەی ئەو خەڵکە لەوێ متعاتف بوون لەگەڵ سەدام بە تایبەتی ئەو شعاراتانی کە ئەیدا مؤتەمەرەکە لە کەنساس بوو نزیکی 4-5 هەزار نەفەری لێبوو من لە خزمەتی بەڕێز مامۆستا مەلا عەلیا بووین لەوێ کە چین بۆ ئەو مؤتەمەرە و هەر لەوێ ئەو کەلیمەی عومەر عەبدوڕەحمانی لێبوو ئەوەی کە ئێستا گیراو بڵێ موفتی میسر مراقبی ئیخوان موسلیمینی لێبوو سەلمان عەودە هەرچی بڵین مەسئولینی عالەمی ئیسلامی هەموو وڵاتەکان هەر لە میسر و سعودیە و کۆیت و ئیمە هەمووی لێبوو هەمووی لەوێ بوون طبعا هەر لەو کاتە ئەو کەلیمەی کە دایان نابۆ بەڕێز مامۆستا مەلا عەلی یەکسەر بەوە دەستی پێکەوتی ئینا لله و ئینا ئیلەیه ڕاجعون و دەستی پێکەوتی ئەمە حاڵتان بێ ئەبێ حاڵ چۆن بێ کە ئێمە خەڵکی ئەوەین کە ئێمە ئەوەین کە ئێمە نەوەی بڵین ئەو سەلاحەدین کە ئەوەی ڕزگار کرد ئەوە تێگەن ڕژێمی بەعس چی کرد من خۆم خەڵکی هەڵەبجەم کیماوی لێداوین کیماوی بەرمان کەوتووە بەو شێوەیە ئێوە دێن و ئاوا لەگەڵ سەدام حوسێنێکا کە ئەم هەموو جرائیمە و ڕاگوێزی کردو زۆری دەستیان کرد بە گریان دوای ژوورەکان بەرناکەوتن هەمووی ئان نەمانزانیەوە بە سەهوا چوین زۆرینیان دەستیان کرد بە گریان حتا دوای کۆیتی سعودیەکان هاتبوون ئانە و ماڵتان ئاوا خۆ ئێوە ڕزگارتان کردین هەر نەمانەوێرا ئێمە کەلیمەیەکیش بڵین لەبەرەوە ئەوەی کە کرابێ لە دەرەوە و لە توانای ئینسانا بێ ئێمە لەو مەجالی سیاسەتا کراوە
بە هەموو شێوەیەک هەر بۆی سەر ئێمەش لایەزال پەیوەندێکی زۆر باشمان هەیە لەگەڵ زۆربەی بڵین ئەو وڵاتانە لەگەڵ زۆربەی ئەوانە گوێمان لێگرن گویان لێگرین ئیستیشارەمان پێکەن ئیستیشارەیان پێکەین ئێمە وەکو بڵین بزوتنەوەی ئیسلامی و ئەو ڕابەڕە بەڕێزانە ئەوەی لە توانایان بێ ئێمە فەخرێک و شانازیەکە و ئەو کەرەسێکە بۆ ئێمە ماوەتۆ کە فەخری پێ ئەو بکەین و منداڵمان فەخر بڕین ئەو شانازیانەی وەکو سەروەریەک بمێنێتەوە بۆمان ئەوەیە کە ئەگەر بێت و دانیشین بە سەدەها حەڵقە باس بکەین باسی یەکەیەکەیان بکەین چەنەها کتێبیش بنووسین لەوانەیە فریان نەکەوین زۆرینەی زۆری و حەقی خۆی پێ بدەین. زۆر باشکە گەسەن بەڵام ئەوترێت کە ئێوە زۆرێک لەو سەرکردە سیاسی و سەربازیانەی نێو بزوتنەوە جێی پشت و پەنای ئێوە بوون و پشتان پێبەست بوون. بەڵام کاتێک ئێوە تووشی کارەسات هاتن دەرکەوت زۆرینەی ئەو سەرکردە سیاسی و ئاسکەریانە معتەمەیدی ئێوە نەبوون و لەژێرەوە پەیوەندیان لەگەڵ خەڵکی ترا هەبووە. ئایا ئەم خەمساردی لەلایەن ئێوە بۆچی یا بۆچی فیلترێک نەبوو بۆ ئەوەی کە ئەم کەسایەتیانە بەپاڵێوە لێنێو حیزبە؟ لەبەرەوەی بزوتنەوەی ئیسلامی فراوانیەکی زۆر سەریعی بەخۆیەوە بینی بە تایبەتی ماوەیەکی بڵین درێژ نەبوو وەکو حیزبانێت کە لە شاخ بێ بڵین 1970 بزوتنەوەکە بۆ فراوانیە دروست بووە و ئینتیفازە دوای 3 ساڵ ئەبێت مەجالەکە ئەوە نییە تۆ بڵین یەکسەر فراوان بوویە لە دوهۆک و لە هەموو ناوچەکانە مەقەڕات بکرێتەوە خەڵکێکی زۆر پەیوەندی بکە. بزوتنەوەی ئیسلامیش ئەوە نییە تۆ بڵی حیزمێ بێ و لە شانە ئەوانەوە دروست بوو بێت تا بڵیم ئەوە منەظەم بێ و بە شێوەیەکی واچوو بێت قەرارات بە هەموو شەوێ بڕوە و هەر لە دروستبوونیشەوە بزوتنەوە شەفافێتێکی زۆر لە ناویە هەبووە بڵین نەقد کراوە هەر لە ڕابەرەوە ئەیگری تا دووە خەڵک زۆر بەسنێکی فراوانەوە ئەو نەقدانی وەرگرتووە ئەمانە هەمووی بوون بە سەبەبی ئەو شتێک هەبووە ینی توانم بڵێم لایەنی ئیجابیە و لایەنی سلبیشی هەبووە. بەڵام خاڵی سەرەکی لەو ئینشقاقانە لەو شتانە ئەگەڕێتەوە بۆ دووشت. یەکەم وەکو باسمان کرد و ئاماژەمان پێکرد لەبەرەوەی کە ئەو قیادەی بزوتنەوەی ئیسلامی کە خۆی لە مامۆستا مەلا عوسمان و مامۆستا مەلا عەلی ئەو بەڕێزانەی ترا ئەبینیەوە بە هیچ شێوەیەک تەسلیمی قەراری سیاسی وڵاتان و خەڵکانی تر نەبوون. ئۆتۆماتیکیش کە تۆ نەبی ئەو وڵاتانەی کەتر ئەوەی کە هەیە ئەویش مافێکی خۆیەتی حەزەکە دەوری هەبێ حەزەکە لە ناو هەموو شوێنێک و جێگە و ڕێگێکا بە تایبەتی ناوچەکە ئەمەکە ناوچەیەکی ئیستراتیجیە و لەو کاتاکە سەداما و ناوچەیەکە هەموو لاکانی تر تەماعیان پێیەتی ئۆتۆماتیکی تەمان ئەمانە هەمووی تەماعن. لەلایەکی ترەوە ئەو هەموو دەورەی کە لە دەرەوە بوون بینیمانە سیاسیەن و زۆر دژی سەدام حوسێن ئێمە کارمان کردو و ئیشمان کردووە قیادەی بزوتنەوە و ڕابەرەکانمان حکومەتی بەعسیش لەولاوە یعنی لە هەموو تەمەنی حیزبی بەعسا ئەفواد بۆ ئەندامی بزوتنەوەی ئیسلامی نەبوو. هەموو تەمەنی بزوتنەوەی یەک نەفەر گەڕایەوە کاتی ئەفواتیش بوو لە ساڵی هەشتا حکومەت ئیعدامی کردی ئەفوات بۆ ئێوە نییە ینی ئەفوات بۆ ئەندامی بزوتنەوەی ئیسلامی نەبووە لەبەرەوەی وای داناوە کە ئەمە حیزبێکی سونی مەذهبە خەتەری زیاترە لەسەر ئەمنی قەومی حکومەت لەبەرەوە بە ئاسانی ئەتوانێت تەئسیر بکات لە خەڵکی مووسڵ و بەغا و فەلوجە ئەو جێگانە. هەر لەبەر ئەم سەبەبانە بووە حکومەتانی ناوچەکە و حکومەتانی ناوە و لەبەرەوەی ئەم پیاوانە بڵین خۆماڵی بوون لەبەرەوەی کە زیاتر هەڵقوڵاوی ناو ئەم میلەتەی خۆمان بوون ئەنواع و ئەشغاڵ پیلان گێڕاوە پیلانەکانیش لە ئێمە گەورەتر بوون لەبەرەوە ئەو پیلانانە سەری گرتووە نەفسیەتی ئینسانی ژوایە خۆ هەموو ئینسانی ئەو نەفسی قووەت و نەفسی تااقەتی نییە ئینسان هەیە بە مادە ئەخڵەتێ ئینسان هەیە بەوە ئەخڵەتێ گەورەی کە ئینسان هەیە دوایەوە بەدەر لەو حاڵەتانە کاک حەسەن ببەخشە بەدەر لەو حاڵەتانە هەندێک کێشەی تر هەبوو لە نێو خودی بزوتنەوە لە نێو خۆی بزوتنەوەیە بەوەی کە دەوترێت ئەم بزوتنەوە سیاسیە سیستمی پاداش و سزایی نەبووە بەو مانای کە هەندێک خەڵک زۆر بەدڵسۆزی کاریان کردو لە نێو حیزبە پشتگوێ خراون و فەرامۆش کراون هەندێکیش کە حیزبیان بەرەو کارەسات بردووە بە پێچەوانەوە ئیمتیازی زیاتر و پۆستی زیاتریان پێدراوە گەورە کراون بۆچی بەم شێوەیە بەڵێ ئەوانە هەمووی ڕاستن بەڵام ئێمە وەکو موسڵمان ئەوە لەبیر نەچێ بزوتنەوەی ئیسلامی بزوتنەوەیکی ئیسلامی عەقایدیە بە دەرەجە یەکەم ئەگەر مەسئولەکەش پێی نەزانێت ئەو کارانەی کردوێتی ئەو واتی ئەگا کە ئەڵڵا پێزانێ و جەزاکەی بە دەرەجەی یەکەم لای خوایە دەرەجەی تەمای ئەوە نییە زۆرینەی زۆری کە ئەو جەزای بڵین لە دنیاە وەری بگرێت و بڵێ من ئەم کارم کردووە لە پێناوی ئەوەیە هەر لەبەرەوە بۆ خۆ زۆرینەی ئەو خەڵکە تەماشاکە فەرموو مامۆستا مەلا عوسمانێک کە ئەو هەموو مێژ و تاریخی هەیە
مامۆستا مەلاعەلی ئەوم تەریخ ئەگەر وەکو دنیای بڵێ چه ئیستیفادەیەکی دنیاییان کردووە لەو هەمومان و بوون و لە چلەکان و شەستەکەت پێێنە تا ئێمڕۆ چه ئیستیفادەیەکی دنیاییان کردووە ئەگەر تەنها ڕەزامەنی خوا و ئەوانە نەبوو بێت تۆ لە ڕابەرەکان و بیهێن ڕاستە منیش ئەمێ ئەو پرسیارە بکەم زۆرینی ئەو ڕابەر و سەرکردە سیاسی و ئاسکەریانی نیێو بزوتنەوە لە ڕێی بنەماڵی ئێوە و پاش خەباتی ئێوە هاتنە نێوکایە سیاسیەکەەوە بەڵام لە دوجارە هەمویان پاشەکشیان کرد و دوورکەوتنەوە لێتان هۆکاری ئەمە چی بوو بەڕاستی بە دەرەجە یەکەم ئاماژەم پێگر هۆکاری دەرەکی بوو دەبەرەوەی کە ئەیانزانی بزوتنەوەی ئیسلامی بەو شێوەیە و بەو قیادە و بەو ڕابەرەوە ناتوانن تەئسیر بکەنە سەر قەراراتی ناتوانن وای لێ بکەن کە قازانج بە سیاسەتی ئەو جێگەیە بگەێنێ کە ئەیەوێت هەر لەبەرەوە هۆکارانە بوو تەبعاً ئەنواع و ئەشکاڵ موامەرەیان لەو بزوتنەوە کرد و تەبعاً هۆکاری داخلیش هەبوو کە لەوانەیە مساعید بوو بێ بەڵام من ئەو پرسیارانەکەم ئێمە لە بیدایەتی بزوتنەوەی ئیسلامیەوە کە دروست بووە هەمیشە حەزمان کردووە برایەتی یەکەم هەنگاوێک کە بزوتنەوە نردوێتی پێش وڵاتان ئەوە بۆ ئیتیفاقی لەگەڵ برایانی پارتی دیموکرات و یەکێتی نیشتیمانی کوردستانە بڵین دروست کرد بەڵام هەر لەو کاتەیشە بڵین ئەو خەڵکانەی کە دوایی لە ئێمە جابوونەوە هەر ئەوانە بوون بە سەبەبی ئەو شەڕانەی کە تووشی ئێمە بوو کە ئەو شتەڕانەی کە سەپێنرا بەسەر بزوتنەوەی ئیسلامیە فەرموو با ئێمە لوجنەیەکدا بنین بزانین ئایا مامۆستا مەلاعەلی و مامۆستا مەلا عوسمان سەبەبی ئەو شەڕانە بوون کە لە بینی بزوتنەوەی ئیسلامی و ئەو برایانە ڕوویدا کە لە کوردستان ڕوویدا یا کێ بوو فەرموو با لوجنەیە تحقیقات بکە بزانە کێ بوو مسەبیبی ئەو شەڕانە ئێمە ئامادەین ئێمە حەزەکەین لوجنەی تحقیقات بێ تحقیق بکە لەو کارانەی کە بوو بەڵام بەداخەوە ئەمڕۆ لەبەرەوەی کە لە کوردستانیش سیاسەت مەدارانی کوردیش یعنی بەو تەوەجوهە کارەکەن کە وڵاتانیش کارەکەن ئەگەر جەنابەت یا هەر کەسێکی تر مخلیسیش بی مادەم لەگەڵ بۆچوونی ئەوانیت گوێی لێ نییە با کەسێکی تر دوێنێش دوژمن بێ بەڵام ئەگەر بۆ مەسەلەیەکی وەقتی هاتبێ ئیستیفادەی لێ بکە یا پاڵپشتیەکە هەمان بەنسبەتی ئەمە بەنسبەتی من ڕێی تایبەتی خۆمەوە ئەوە سیاسەتێکی چەوتە ئێمە دائیمەن ئەبێ دووربینیمان هەبێ ئایا دووربینی ئێمە لە چیایە ئەبێ ئەوان لە ڕەچاو بگرتایە فەرموو ئەبێ فەخر و شانازی بکەی بزوتنەوەیەکی ئیسلامی دروست بووە ئەوێ براتی لەگەڵ توا دروست بووە بزوتنەوەیەکی ئیسلامی دروست بووە لە هەموو عالەمی ترە هەڕا و فەرتەنەیە و وا پەروەردەکراوە کە دژی ئەجنەبی بێ و بەعکسەوە لە منتەقەکەی توە لەگەڵ توە هاتۆتە پەرلەمان لەگەڵ توە دێتە حکومەت لەگەڵ توە بەشداری ئینتیخاباتەکە هەر لەو کاتا بڵین بۆ نمونە لە ساڵی 92 ئینتیخابات ڕوویدا لەبەرەوە لە جیاتیەوەی کە بین حتا ئێمە طبعا اختلاف ئەگەر لەسەر ئەساسێک بێت ئێمە لە یەک حاڵی ببین ئەمە بەرەو پێشچوونی کۆمەڵگا و بەرەو پێشچوونی خۆمانە خەیچەکە ئێمە با ئێمە وەکو یەکێتی نیشتیمانی یا پارتی دیموکراتیک بین نەکەینەوە بەڵام با لە خاڵە ئیستراتیجیەکانە یەک بین با لە دیفاعکردن لە میلەتی خۆمانە یەک بین ئەو خاڵانەی کە گرنگە بە نیسبەتی میلەتەوە بەڵام ئەگەر ئەمڕۆ بزوتنەوەی ئیسلامی مەقڕێکی زیاتردانا یا خەڵکێک یا عەشایەرێک یا خەڵکێکی زیاتر تۆی قبول بوو ئەمە نەبێ بە حەساسیەت لای تۆ ئەبێ ئێمە بزانین ئەبێ هەموو سیاسێکی کوردیش ئەوە بزانێ لە زمانەی پێغەمبەرانەوە تا ئەمڕۆ ئەو گەنجەی کە ئەمڕۆ هەیە بڵین لەوانەیە گاڵتەی لێبێ بە ئەقڵیەتی بڵین سیاسی قەدیمیەکان ئەبێ ئێمە هەر گەنجێکی کە ئەمڕۆ هەیە ئەوە بزانێ لەوانەیە 10 ساڵی تریش گەنجێکی تر بێتە سەر بێتە دەم گاڵتەی بە ئەقڵێتی ئێمە بێ لەبەرەوە بێ ئەم نەو ئاتێگەشتنە لە ناو هەموو سیاسیەکانە هەبێ ئەم هۆکارانە بوو بە سەبەبی ئەوەی کە طبعا پەنجەرە ئەگەر نەکرێتەوە تۆ خەڵک ناتوانێت بێتە ژوور لە بەرەوەی لە ناو خۆشمانە ئێمە منەظەم نەبووین لە ناو خۆمانە شانە و شانەکە بۆ شێوەیە نەبوو بزوتنەوەی ئیسلامیش مامۆستا مەلا عوسمان ئەمە ڕەئی بووە کە بزوتنەوە چەترێک بێت بۆ هەموو مسلمانانی کوردستان هەر لە سۆفیەوە بیگرە هەتا ئەگاتە سەلەفی و بەو شێوەیەش بوو لە زمانی مامۆستا مەلاعەلی مامۆستا مەلا عوسمانە ینی هەموو ئەو لانە جێگەیان بوو بیەوە لە ناو بزوتنەوە هیچ احتیکاکێ نەبوو هیچ ناخۆشیەک لەگەڵ هیچ کەسێکی ترا نەبوو و هەموویشی ئەژیا و هیچ مەشاکیلێکیش نەبوو بەڵام ئەوترێت بزوتنەوەی ئیسلامی وەک ئەڵێن بە دارولخلافە ناسرا بوو ئەم دارولخلافەیە ئەم خانە ئاینی و ئیسلامیە خاوەنی زۆرترین کێشە بوو لە ڕۆژگارانەیە ئەم کێشانە لەکوێوە سەرچاویان گرت و ئایا ململانەیە ئیجتیهادی و عەقائیدی بووە یاخود ململانی سیاسی و بەرژەوەندی تایبەت بوو خێر منەڵم ئەم زیاتر هەر هۆکارەکەی دەرەکی بۆ نمونە ئێمە وەختی خۆی هەبووە
کە پێشتر لە ناو بزوتنەوەی ئیسلامیا بووە مەشاکیلی بۆ بزوتلەوە ناوەتەوە بۆ نمونە زمانێک کە مامۆستا مەلا عوسمان بە چاکی زانیوە کە لەگەڵ برا کوردەکانی خۆمان نابین و بچینە ئینتیخابات بۆ نمونە و هەموو یەک پارچە بین یەک ریزی وحدەتی سەفی ئەو میلەتە بپارێزین هەر لەو کاتە لە بەرەو مەسئولیاتینەوە هاتۆ کتێبێکی دەرکردووە لێ پەرلەمان حرامە هەر لەو کاتە هاتۆ نامەی ناردۆ بۆ بەڕێز مام جەلال لە جاتی ئەو نووسمەنووسێتی ئەسەلام عەلا من اتبع الهدى ئەمڕۆ هەر هەمان شەخص خۆی ئەندام پەرلەمان مەبەست خاوەنی ئەو کتێبە مەبەستە مامۆستا عەلی باپیرە بەڵێ ئیمان لە نێوان پەرلەمان و کوردستاندا هەر بەڵێن لەو کاتە کە مەسئولیاتی یەکەمت نەبووە ئەمە ڕئیت بوو هەر دوای ئەوە کە بووی بە مەسئولیەکەم ڕێیەکە گۆڕیوە من ئەپرسم ئایا ئەم میلەتە خۆی میلەتی کورد بۆ ناپرسێ زەیمە هەموو کەسێک احتیمالی هەیە غەڵەت بکات زۆر زۆر تەبیعیە غەڵەت بکەی بەڵام ئەبێ خۆ بەو خەڵکە بڵێ من ئەمە غەڵەتەکانم بۆ ئەوە تۆبەم کرد لەو غەڵەتانە و ئەم ڕیانەی کۆنم غەڵەت خۆمە نییە تۆ هەموو ڕۆژێ بە ئارەزوی خۆ ئەو میلەتە 180 دەرەجە بەم لاو بەو لای بەری ئایا کەس گوێی لێبوو ئەم پیاوە بێتە سەر شاشەیەکی تەلەڤیزیۆن کۆڕێ بەرە بڵە کاکە زەمانێک کە من لە ناو بزوتنەوەیە بووم لەگەڵ مامۆستا مەلا عوسمانە بووم بۆ ئەو کتێبەم نووسی ئەو ڕیانەم هەبوو من ئەو کاتە ڕاست نەبووم ئەو کاتە ئەو ڕیانەم غەڵەت بوو ئەم ڕێیم باشە بە ئارەزوی خۆی هەموو شتێکە شەرعێنن مشکیلەی مسلمان مشکیلەی ئەم بڵین پارتە سیاسەکە ئێستاکێ ئەمەیە کابرا زمانێک کە هەست بە مەسئولیات ناکا مشکلیت بۆنێتەوە زمانێک کە خۆی لە مەسئولیات هەیە بۆ نمونە مام جەلال هەرە و شخصەیە کە وەختی خۆی وات پێوت ئیساکێ ئەڵێ مام جەلال پێویستیەکە بۆ میلەتی کورد بابە خۆ ئەبێ بێ بۆ خەڵکە بڵێ کاتی خۆی کۆن کە ئەم ڕەئیم هەبووە غەڵەت بوو خۆمە ناکرێتەوە بە ئارەزوی خۆت بێت بێ بە ئارەزوی خۆ بە مەزاجی خۆت کابرا قسێکی جوانە ئەگە کابراایکی تاجیر غەڵەتێ بکە بۆ نمونە غەڵەتێکەکە ئەم غەڵەتەی تەنها خۆی زەرەری لەکە لەوانەیە تیجارەتێکی تر بکە جبرانی ئەو قازانجەی بکە بەڵام ئەگەر ئینسانی سیاسی و خاوەن مەسئولیەت غەڵەتێ بکە یەک میلەت بەدوایە بە غەڵەت هاچێ ئێستا کێمەش تووشەوە بووین کابرا هاتووە کاتی خۆی ئەو گەنجەی وا گۆشە کردووە بڵین بۆنم بۆ شێوەیە گۆشەی کردووە کە دژایەتی تۆی بۆ کردووە پەرلەمان حرامە مەلا عوسمان ڕۆ ئەمە حرامە مۆسیقا حرامە هەمووی حرامە هەمووی وای لێ کردووی ئەمانەی بەکارهێنا وەکو چەکێک بڵین دژ بەتەوە ئەمڕۆ هەر هەمان شەخ بۆچونێکی تری کردووە ئەتر ئەم جەماهیرە ناپرسێ ئەرە باشە تۆبەکە و بینی غەڵەتەکە کتێبێکی تری نووسی بڵێ من ئەو بۆچونانە بڵین تەراجعی لەکەم هەر جەماعەی ئیسلامی میسری کاتی خۆی کە هەنێ بۆچونیان هەبوو لەو قیادانەی کە جەماعەی ئیسلامی کە لە میسر بوون و ساداتیان کوشت کتێبێکی تیان نووسی بەناوی مراجعات هەندێک لەوانەی کە پەشیمان بووێت هەمووی بە خاڵ باسەکە ئەڵێ ئێمە کاتی خۆی ئەم ڕەیانەمان هەبووە بەڵام ئێستاکێ لەبەر ئەم ئەدیلانە لەبەر ئەم ئایەت و حەدیسانە ئەو ڕەیانەمان هەڵەبوو ئەم ڕەیانەمان ڕاست ئێمە لە کوردستان ئەمە نابینین شافعی بەغدا و شافعی میسر سعید نەوەرەسی سعیدی کۆن و سعیدی نوێ بڵێ لەبەرەوە ئێمە ئەمانە نابینین و ئەم خەڵ ئێمە پێویستە لە کوردستانە تەویعی خەڵکی خۆمان بکەینەوە بەو شتانە ئەبێ فێری ئەوەش بین ئەگەر غەڵەتێکمان کرد خۆمان یەکەم کەسێبی لەبەرەوە برای بەڕێزم ئێمەڵێ فاقید و شەیئی لا یعطی هەچ کەسێک خۆی هەر شتێکی تیان نەبێت ناتوانێت بیدا بە خەڵکی تۆ پێ دوایە ئەمە فریوی سیاسی و پەیوەندی بە ئاینەوە نییە من لەو باوەڕام تێکەڵە یعنی ئێستا زۆر کەس هەیە بڵین ئاین بەکارهێنێ بۆ ئەو مەرامەی کە خۆی هەیەی ئەوە تەبیعیە زۆری کەس هەیە بۆ نمونە ئاین بەکار ئەهێنێ و لەوانەیە بۆ دنیاە کە پێی بگە ئەمەش عجایب نییە بەلایەنی ئێمە وەکو خەڵکێکی مسلمان لەبەرەوەی لە زمانەی پێغەمبەر کابرا پێغەمبەر صلی الله علیه و سلم بە چای خۆی دیوێتی و ئیمانی پێنەوە منافق بووە لەبەرەوە بەلای ئێمە وەکو مسلمان عجایب نییە بەڵام پێویستە خەڵک یعنی ئێمە لە کوردستانە پێویستیمان بە تەوعیە هەیە تەوعیە ئەو جەماوەرە کە دەنگەدا کە هەر شتێکەکە بزانێت چیەکە دەروێشانە شوێنی کەس نەکەوێت ئەگەر تۆ ینی هەچ کەسێکە خۆشەوی هەچ کەسێک دەنگی پێدەی هەچ کەسێک هەرچیەکەی بزانی بۆ چیەکەی زۆر باشە تۆ لە وەڵامی نامەیەکدا بۆ مامۆستا عەلی باپیر وەڵامە داوەت و تیا ئاماژەت بەوە کردووە کە ئێران تەلەڤیزیۆنێکی بە بڕی 5 ملیۆن دلار 5 ملیۆن یۆرۆ بۆ دامەزراندون و پرسیاری ئەوەت کردووە کە ئایا ئێران ڕێکخراوێکی خێرخوازی هەروە بە هەوانتە هاوکاری بزنەوەیکی ئیسلامی بکە مەبەستی گومانت هەبوو لەوەی کە ئەم پەیوەندی دروست نامەیە پێش هەموو شتێ نامەی من نییە من نامەم نەنووسیوە بەو شێوەیە لە وەڵامی نامێکی ئەوە بەڵام من ئەو وەکو خەبەر دیومە ئەو شتانە طبعا
ئێمە وەکو باسمان کرد پێشتر هەموو وڵاتێک لە دنیا یارمەتی هیچ کەسێک نادا وڵاتان منەظەمەی خێری نین کە یارمەتی هەموو کەسێ بن بەواتەمەرج داواکاریان هەیە طبعا بەتاکید هیچ وڵاتێک نایەک یارمەتی تۆ باوەکو منەظەمەی خێری بەبێ مقابل ئەگەر مەرامێک لە پشتیوە نەبێت ئەمە طبعا بەتاکید ئێمە هەچ کەسێک بێ بۆ نمونەت ئێمە هیچ شتێک بە ڕەش و سپی وەرناگری حتا ئەگەر تەلەڤیزیۆنی بڵێن پەیامە هەچ کەس تەلەڤیزیۆنێکی تر هەیە نابێ ئێمەش غەڵەتی خەڵکی تر بکەین تەلەڤیزیۆنی پەیام باشەی هەیە باشەی زۆرە و لەوانەیە لە زۆر ناحیە باش بێت و شتی باشەیشی کرد بێ بۆ قسە لەسەر ناژی تەلەڤیزیۆنەکە نیە ئەوەندەی قسە لەسەر باگراوندەیەکە وەکوتر من ئەڵێم ئەو پرسیارە بکەن هەر خەڵکەکە خۆی ئەو پرسیارە بکە تۆ فەرموو پێیان بڵێن کە کێ بۆی دامەزرانون پێیان بڵێن کە ئایا هەموو بزوتنەوە ئێستا بۆ نمونە تۆ ئەگەر بڵێن 100 دینار لە باخەڵتا بێ ناتوانانی 1000 دینار خەرجکەی لەبەرەوە معلومە ئەگەر 1000 دینار خەرج کرد معنای وایە تۆ ئەبێ ئەم باقی لەکوێ هێنارێ کاک ئەحسان ئێوە هەر لە سەرەتاینەوە دەکانەوە تانزانی کە مامۆستا مەلاکرێکار و عەلی باپیر دوو باڵن و جیاوازی بیر و ڕاو بۆ چوونیان هەیە بۆ ئەو کات سەرکردایەتی بزوتنەوە بەری لەم تەکەتوڵ و ئینشقاق و بەڵبەڵهێن نەکرد بۆ ڕێگری لێ نەکرد وەکو باسمان کرد لەناو بزوتنەوە دیکتاتۆریەت هەرگیز نەبووە و نایش بێت ئینشاءالله لەبەرەوەی بزوتنەوەی ئیسلامی هەمیشە شەفاف بووە بەرامبەر ئەو خەڵکی خۆی و هەمیشە حەزیشی کردووە کە لەناو بزوتنەوە قیادات دروست ببن لەناو بزوتنەوە خەڵک هەموو کەسێ مەجالی پێدراوە لە بەرپرسیارەتی خۆیان دەوری هەبێ و ئەوەی کە ئەتوانێت لە خزمەتکردن بە مسلمانان بە میلەت بە هەموو کەسێ بیکە لەبەرەوەی کە مەهەر لە ئەو ڕابەرە بەڕێزانەوە تا خوارەوە ئەو خەڵکە زیاتر یعنی بۆ دنیا هەوڵی نەداوە هەتا وا بکا کەس لە قسەی دەرنەچێ وا بکا بە شێوەیەکی بڵین دیکتاتۆریانە معاملە لەگەڵ خەڵکا بکە کارێکی کردووە کە بڵین خوا لە خۆی ڕازیکا زیاتر هەر لەبەرەوە بۆ هەچ کەسێکیش دەرکەوت بێ و تەوەجوه هەیە یان بۆ چوونێکی هەبوو بێ مەجالی پێدراوە لەناو بزوتنەوە و مامۆستا مەلا عوسمان و مامۆستا مەلا عەلی بە یەک چاو وەکو ڕۆڵەی خۆیان تەماشای ئەو خەڵکانیان هەر هەمویان کردو بەڵێ کەواتە جیاوازی یا با بڵێم لە نێوان مەکتەبی ڕاگەیاندن و مەکتەبی سیاسیە کێشە و ململانەیەک هەیە و کێشەکان چین ئێستاکەیە ئێمە بەعام ئەتوانین بڵین وەکو بزوتنەوە تا ئێستاکێش ئەو قیادەی کە هەیە لە ئاستی جەماوەرەکەی خۆیان نییە ئێمە بێ اعتراف بکەین ئێمە جەماوەرێکی پاکی جوانی چاکری گەنجی باشمان هەیە تا ئێستاکێش ئەتوانم بڵێم لەبەرەوە تەمەنە مەژە گەڕۆتەوە بۆ چەند هۆکارێک هۆکارەکان زیاتر لەبەرەوەی بزوتنەوە بۆ حەسارات چووە بزوتنەوە حەساری لەسەر بووە بەبێ بووجە بووە ماوەیەکی زۆر دژایەتی کراوە ئەمانە هەمووی بوون بە سەبەبی ئەوەی کە بزوتنەوە بەرەو ئەو ئاقارە بەرێت تەبەن ئێمە بزوتنەوە ماوەی 7 ساڵ زیاتر هیچ بوجەیەکی نەبووە لەو کوردستانە هیچ شتێکی نەبووە بەڵام ئێمە فەخر و شانازیەکەین ئەوەی بەسەر بزوتنەوەی ئیسلامیە هاتووە بەسەر هەچ حیزب و جەماعەتێکی تراپ هاتایە یەک نەفەری نامە بەڵام ئێمە فەخر و شانازیەکەین بەو گەنجانەی خۆمانەوە کە بەبێ هیچ شتێک یەت لە کاتی ئینتیخاباتە لە مانگی حەوتە بە دوای پیکاب و لۆریە لەو کاتە عەلەمێکی لای لای لاگرێ بەدەستی و شار ئەگەڕێ بەبێەوە هیچ شتێکی بیتێ ئیلا خۆشەویستی ئەو حیزبە نەبێ لە ناقیا دروست ببێ ئێمە وەکو بزوتنەوەی ئیسلامی مادەم خاوەنی ئەو جەماوەرە و ئەو خەڵکەین ئێمە لەوانەیە بە بەرز و نزمیان بڕۆین بەڵام هەرگیزە و هەرگیز ئەو بزوتنەوەیە لە ناو ناچێ و ئەو بزوتنەوەیە کە خاوەنی ئەوە نەشەهید و ئەم هەموو سەروەری ئەو ڕابەرانە هەیە و ئەو گۆمە خوێنەی داوە براگەن حیزبدانان ئەوانە دوکاندانان نییە هەر کەسی و بتوانێت بڕوا بۆ خۆی دوکانێدا بنێ کاک ئەحسان لە نێو بزوتنەوە کە خۆی بە خاوەنی سەروەری خەباتی شاخەزانێ کێشەی خاوەندارەتی سەروەریەتی و شانازی و ستایشتان هەیە لەگەڵ برادرانی کۆمەڵی ئیسلامیە ئەوان پێیان وایە کە ئەوان درێژکراوی ئەو خەباتی شاخەن و ئێوە ژەڵێن ئێمە خاوەنی ئەو سەروەری بەڵام پاش پشوویەک وەڵامی پرسیارەکەم بەرەوە بەڕێزان پشوویەک وەرەگرین و دواتر بەردەوام بین